ئەگەرچی بەغدا پارەی 2 ساڵی گەنمی جوتیارانی هەرێم قەرزارە و تا ئێستا نەک ئەو مافەی بۆ جوتیاران نەگەڕاندووەتەوە، بەڵکو چەند مەرجێک بۆ وەرگرتنی گەنمەکەیان دادەنێت کە ڕەنگە بەو هۆیەوە هیچ گەنمێک لە جوتیاران وەرنەگرێت. هەردوو وەزارەتی کشتوکاڵ و پیشەسازی و بازرگانی عێراق بە نووسراوی فەرمی سایلۆ بەڕێوەبەراتیەکانی کشتوکاڵی هەرێمیان ئاگادار کردووەتەوە کە بۆ ساڵی 2016 بەپێی چەند مەرج و ڕێنماییەک گەنم لە جوتیاران وەردەگرێت و هەر جوتیارێک ئەو مەرجانەی تێدا نەبێت گەنمی لێوەرناگیرێت. بەپێی ڕێنمایەکان دەبێت جوتیارەکان زەویەکان بە ناوی خۆیانەوە بێت یان گرێبەستیان لەگەڵ وەزارەتی کشتوکاڵدا هەبێت. ئەمانەیە ڕوونکردنەوەمان بەنێن بەغا کە ئێمە بە شتێکی سیاسی تێگەیشتوین بەڕاستی چکە لەم کاتا بەم کاتی درەنگ وەختە ئەشانەوێ ئێمە لە 34 ئەمایان پێ بگەینین واتە مانگێک ماوە لە مانگای ئێمە بێ ژمارەی زیاد لە 100,000 جوتیار کە هەنێکیان تاپۆی هەیە، هەنێکیان گرێبەستی هەیە، هەنێکیان دابەشی هەیە و هەنێکیان زەوی بەردەڵانی لەبەردەستە. هەندێک پێیان وایە کە سەپاندنی مەرج بەسەر جوتیارانی هەرێمدا دەگەڕێتەوە بۆ ئەوەی بەغداد ناتوانێت پارەی گەنمی جوتیاران دابین بکات و لێیان بکڕێتەوە. هەندێکیش دەڵێن بەغدا بە دوای بیانوویەکدا دەگەڕێت کە گەنم لە جوتیارانی هەرێم وەرنەگرێت. هۆکارەکەشی دەگەڕێنەوە بۆ ئەوەی ساڵی ڕابردوو گەنمی هاوردە تێکەڵ بە گەنمی خۆماڵی کراوە و بە حکوومەتی عێراق فرۆشراوەتەوە. لە ساڵ 2016 ئەگەر بەپێی مەرجەکانی وەزارەتی ناوبراو نەبێ ئەوان ئامادە نین گەنم وەرگرن لە هەرێمی کوردستان. مەرجەکانیشیان ئەوەیەکەوە ئەبێ خۆیان لیژنە بنێرن، خاڵی دۆمیان ئەبێ بەپێی پلانی زراعی بێواتە پلانی زراعی مەساحەی ئەرزایدەن زەربی ئەو ئینتاجی کە ساڵانە دەرەچێ. خاڵی چوارەمیان ئەوان ئەیانەوێت ئیجراعاتێکی زۆر تند بکەن ئەمساڵ لە مەسئلەی وەرگرتنی گەنم بەوەی کە بزانن واقعان ئەو گەنمە گەنمی کوردستانە یا گەنمی شوێنی دیکەی چکە گومانیان هەیە لەوەی کە گەنمی شوێنەکانی دیکە هات بێتەوە. بۆیە بە بڕوای من عێراق لە ئەم ساڵدا ئامادە نابێت گەنمی جوتیاران وەرگێت لە 2016. ساڵی ڕابردوو هەرێم 1 ملیۆن تەن گەنمی بە حکوومەتی ناوەندی فرۆشتووە، ئەوەش لە کاتێکدایە کە جوتیارانی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق تەنها 2 ملیۆن تەن گەنمیان بەرهەم هێناوە. حکوومەتی عێراق 800 میلیارد دیناری ساڵەکانی 2014 و 2015 پارەی گەنمی جوتیارانی هەرێم قەرزارە، لە بەرامبەردا تەنها چەکی 24 میلیارد دیناری ناردووە بۆ هەرێم و تا ئێستاش نەکراوە بە پارە. جوتیارانی هەرێم دەبێت چاوەڕوانی وەرگرتنی پارەی ڕەنجی شانی 2 ساڵی ڕابردوویان بکەن و بیرێکیش لەوە بکەنەوە کە بەرهەمی ئەم ساڵیان چی لێ بکەن. ئاواد مەحمودیان ئارتی، سلێمانی.